پایتەختی کوردستان کۆبوونەوەی دەوری خۆی ساز کرد لە هەلومەرجێکا کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی کۆمەڵێک قەیرانی سیاسی و ئابووری و ئەتوانین بڵێین پەیوەندیەکانیش بووەتەوە و قوارەی هەرێمی کوردستان لە ڕوانگەی کۆنگرەی نەتەوەی کوردستانەوە قوارەیەکی گرنگە دەبێ هەموو هەوڵەکان بۆ ئەوە بێ پارێزگاری لێ بکەین لە دۆختێکا کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی کۆمەڵێک هێرش و پەلاماری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بووەتەوە هەم لە هەولێر هەم لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم هەم لە ناوچە سنووریەکان بۆ ئەو مەبەستە کۆنگرەی نەتەوەی کوردستان جموجوڵەکانی دەست پێکا بۆ لای هێز و لایەنە سیاسیەکان و زیاتر ئاگادارکردنەوەیان لە مەترسیەکانی سەر قوارەی هەرێمی کوردستان و بارودۆخی هەڵبژاردن و پێش هەڵبژاردن ئەو بارودۆخەیان لەبیر نەباتەوە کە ئەم هەرێمە و خەڵکەکەی و قەیرانەکان پێویستی بەوەیە کە باش دراسە بکرێ وەگیانی یەکڕیزی و تەبایی ناو هێزە نیشتیمانیەکان پتەوتر بکرێ و ئەو ململانیانە لە ڕوانگەی کۆنگرەی نەتەوەی کوردستانەوە خزمەت بە بەرژەوەندیە باڵەکانی گەلەکەمان ناکا هەم لە ڕۆژاوای کوردستان هەم لە باکووری کوردستان هەم لە ئاسی دنیاش دەبینین پیلانێک سەر دەرحەق بە خەڵکی کوردستان هەیە لەسەر خاکی کوردستان هەیە پێویستمان بە یەکگرتوویەکی زیاتر هەیە و گفتوگۆی زیاتر لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی زانکۆکان کەسایەتیە نیشتیمانیەکان هەیە دەم ڕوانگەوە کەنەکە وەکو ڕێکخراوێکی کۆمەڵایەتی سیاسی بێلایەن کە ئەندامەکانی لە زۆربەی هەرە زۆری حزبە سیاسیەکان و ناوەندە جیاجەکان کە ئەندامێتیان هەیە ئەم بابەتانە بەرچاو ڕوومانەکاتەوە بەدەر لە مەسەلەی ئایدۆلۆژی تێبگەین بارودۆخەکە بارودۆخێکی زەحمەتە بارودۆخێکی قورس ڕووی لە هەرێمی کوردستان هەیە لە دەوروبەری شنگال لە دەوروبەری کەرکووک لە دەوروبەری خانەقین و جێگاکانی تر و هەروەها پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا لەسەر بنەمایەکی نیشتیمانی جارێکی تر دابڕێژێتەوە بۆ ئایندا هەموو ئەم تەوەرانە کۆنگرەی نەتەوەی کوردستان لە کۆبوونەوەی خۆی ئەمڕۆیدا ئاماژەی پێکردووە و کردوێتێ بەشێک لە استراتیژی خۆی بۆ ئایندەی نزیک و سەردانی لایەنە سیاسیەکان جارێکی تر وە گفتوگۆی کراوە لەگەڵ چین و توێژەکان لە پارێزگاکانی کوردستان لە کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم بۆ ئەوەی بتوانین وەحدەتێکی زیاتر دروستکەین لایەنەکان ئەگەر خەریکی بەرژەوەندی ئابووری و سیاسی و ئایدۆلۆژیەکانی خۆیانن بەڵام کۆنگرەی نەتەوەی کوردستان هەوڵ دەدا ببێتە چەتری کۆکەرەوە بۆ ئەوەی بتوانین کەمترین مەترسی و ئەو مەترسیە گەورانەی لەسەر هەرێمی کوردستان هەیە کەمترین مەترسی تەداعیاتی لەسەر ژیان و بەرژەوەندی و سیاسەتی و حکومڕانی هەرێمی کوردستان و پارێزگاری لە قوارەکە هەبێ. دیارترین ئەو مەترسیانە چین بەڕای کەنەکە کە لەسەر هەرێمی قوارەی هەرێمی کوردستان هەبێت مەترسی ناوخۆمان هەیە مەترسی لە بینی هەولێر و بەغدا و یان مەترسی هەرێمایەتی کۆمەڵێک مەترسی ئەمڕۆ گەماروی قوارەکەمانی داوە کە بەلای کۆنگرەی نەتەوەییەوە قوارەی هەرێمی کوردستان مقدەس و پیرۆزە و ئەبێ هەمومان وەک چای خۆمان بیپارێزین گەورەترین مەترسی بەڕاستی ناتەبایی و نەبوونی یەکگوتاری و یەکهەڵوێستی هێز و لایەنە سیاسیەکانی کوردستانە بۆیە ئەمە پێویستی بە چوارچێوەیەکی نیشتیمانی و نەتەوەیی هەیە کە گوتارەکان لەو چوارچێوەیە ئاراستە بکرێن و هەمومان دەرک بە مەترسیەکان بکەین و زیانەکان دوورخێنەوە لە قوارەی هەرێمی کوردستان ئەم چوارچێوە لێگەیشتنە هاوبەشە خزمەتمان نەکات و لەسەر ئاستی ناوخۆش بەڕاستی پرسی گەندەڵی و پرسی بەرتەسەکردنەوەی ئازادیەکان و پرسی عەدالەتی کۆمەڵایەتی و ئاشکردنەوەی جەماوەری کوردستان لەگەڵ دەسەڵات و هێزە سیاسیەکان ئەمە ئەتوانین بڵێین هۆکارێکە بێ بۆ ئەوەی کە مەترسیەکان بڕێنەوە. مامۆستا سەردانەکانتان کەی دەست پێ دەکات؟ ئەوە کۆمیتە بڕیاری لێدا بۆ ئەو مەبەستا چەند لیژنەیەکی لاوەکی پێکهێنراوەکە ئەم پەیامە بگەێنێ بەسەر جەم هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان چونکە کۆنگرەی نەتەوەی کوردستان چەتری کۆکەرەوەی سەر جەم هێز و لایەنە سیاسیەکانی هەر چوار پارچەی کوردستانە. لەگەڵ پەرلەمان قساکەن ڕۆڵی پەرلەمانی کوردستان لەم پرسیارەدا چێ لەو مەترسیانە کە ئێستا باسە. پەرلەمانی کوردستان وەکو مەرجەعی باڵای خەڵکی کوردستان وەکو دامەزراوەیەکی نیشتیمانی بەڵێ بە ڕۆڵی خۆی هەڵسێ بەڵام هاوشانی پەرلەمانی کوردستان و حکوومەت هێز و لایەنە سیاسیەکانیش ئەبە بێنە سەرخەت و لە هەمووی گرنگتر ئاراستەی کۆنگرەی نەتەوەی ئەوەیە کە بەغداش بێتە سەرخەت چونکە ئێستا بەشێک لە سەروەری خاچی عێراق کە هەرێمی کوردستانە بەغداش لی بەرپرسیارە بێ بەغداش بێتە سەرخەت بۆی ئەم مەترسیانە لەسەر خاکەکەمان دوورخێنەوە.